الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. لتفسير سورة النحل لآتي نوتو شوار داين كآتي نوتو شوارش همان بابتي آياتكاني بيشوتر باسي شکاندنی پەیمان بەڵێن دەکات کاتێک کە ئینسان بەڵێن دەدا لەگەڵ خوا یا لەگەڵ یەکێک لە دروستکراوەکانی خوا. وەکو تاک ئینسان بەڵێندا تەمان هەر واجبە جێبەجێیکە. ئەگەر لە ناو دەستە و کۆمەڵێکیشدا بووی دەستە و کۆمەڵەکەی تۆ یان سەرکردە و بەرپرسەکەی تۆ پەیمانیدا واجبە لەسرت پابەند بی بە پەیمانەکەیەوە و بە هیچ شێوەیەکی تەمان ڕێگە نەدراوە ئینسانی ئیماندار ببێتە پەیمانشکێن جا پەیمانەکە دابێ بەخوا ئەو بەڵێن و پەیمانانەی کە ئینسان بینی خۆی و خوا دەیدا تا پابەند بێ بە شەریعەتی خواوە، یان ئەو پەیمان و بەیعەتانەی کە کاتی خۆی سەحابە داویانە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، یان ئەو هاوپەیمانەتیانەی کە کاتی خۆی وێستاشی مسلمانان دەیکەن تەنانەت لەگەڵ غەیرە مسلمانەکانیشدا پابەندبوون بە پەیمان و بە بەڵێن تەمان واجبێکی شەرعیە و لەبەر گرنگی بابەتەکە خوای گەورە لە چەند ئاەتێکدا هەر لەو سوورەتە و لە چەندان شوێنی دیکەی قورئانیش ئیشارەتی پێکردووە و ئاماژەی پێکردووە. لەو ئاەتی 94دا تەئکید دەکاتەوە، دەفەرمێت وەلا تەتەخیذوو مەگرن ئەیمانەکم پەیمانەکانتان بەڵێنەکانتان بەدەخەلەن بەمایەی ناپاکیکردن و خیانەتکردن بەینەکم لە نێوانی خۆتاندا. وەلا تەتەخیذوو مەیان گرن ئەیمانەکم ئەو پەیمانانەی کە داوتانن یا ئەو سوێندانەی کە خواردووتانن بەدەخەل بەمایەی خیانەت و ناپاکیکردن بەینەکم لە نێوان خۆتاندا. فەتەزیلە یعنی ئەگەر وا بکەن، ئەگەر خیانەت بکەن، ئەگەر ناپاکی بکەن، فەتەزیلە یعنی دەترازێ قەدەمون چەندان پێ مەبەستی چەندان کەسە بەعدە ثوبوتیها دوای ئەوەی کە ئیمان لە دڵیدا جێگیر بووە یان دوای ئەوەی کە لەسەر ئیمان وەک دەڵێ بەردەوامی هەبووە بەهۆی شکاندنی پەیمانەکەی ئێوەوە لەوانەیە چەندان کەس پێیان بترازێ پێیان بخلیسکێ بە معنای ئەوەی لە ئاینی ئیسلام و لە شەریعەتی خوا دوورکەونەوە بەهۆی پەیمان شکاندنی ئێوە. ئەو جار وەتەذوقوا السوء و ئەگەر پەیمان شکێنی بکەن وەتەذوقوا السوء دەستچێژن سزای پەیمان شکاندنەکەتان بما صەدەدتم بەهۆی ئەوەی کە ئێوە بوونەتە ڕێگر عن سەبیل الله لەوەی کە خەڵک بێتە ناو دینی خواوە. ئەو جار هەر ئەوەندەش نا وەلەکم عەذاب و بۆشتان ئامادە کراوە بەهۆی پەیمان شکاندن و خیانەتکردنەوە سزایەکی گەورە. ئاەتەکەی سادەسینەوە سەری مەفهومی ئاەتەکەی ئەوەیە کە خوا ڕێگریمان لێ دەکات لەوەی کە پەیمانەکان و سوێندەکانی خۆمان بکەینە هۆکار بۆ ئەوەی بەهۆیەوە بەرامبەرەکە باوەڕمان پێ بکە، متمانەمان پێ بکە، دوایی لە پەنای متمانەی کەسەکەی خیانەت لە کەسەکەی بکەین. ئەو بۆ دوو کەسیش هەروایە، سوێندت بۆ کەسێکی خواردووە، وعدت بە کەسێکی داوە، دڵسۆزیت بۆ کەسێکی دەربڕیوە، وات کردووە کەسەکە متمانەت پێ بکە، سیقەت پێ بکە، لە پەنای متمانە و سیقەدا دەستی سڕەکانی ئاشکرا دەکەی، لە پشتەوە خەنجەری لێ دەدەی، خیانەتی لێ دەکەی بە زۆرێک لە جۆرەکان. ئەو فیتنەی کە ئێستا تەبەن باوە، دوو کەس جاری وهەیە هاو ڕەگەزی یەکتریشن، سیقە و متمانەیان بە یەکتریە، لەوانەیە ڕسمی جۆرێکیان لەگەڵ یەکتر گۆڕی بێتەوە لە ئەنجامی متمانە و سیقەبوون بە یەکتری. دواتر یەک لە تەرەفەکان جاری وهەیە متمانەکەی دەشکێنێ بەهۆی ئەوەی کە ناپاکی لێ دەکات و لەوانەیە هەڕەشەی پێ لە کەسی بەرامبەر بکە، یان شەریکایەتی و وەک دەڵێ مەعاملەیەکت لەگەڵ کەسێکی هەیە، دڵسۆزیت بۆ نواندووە، سوێندت بۆ خواردووە، تا کەسەکە سیقەی پێکردووی، کە سیقەی پێکردووی اینجا خیانەتت تەبەن لەو کەسەی کردووە و متمانەکەت کردوتە هۆکار بۆ ناپاکیکردن لەگەڵ کەسەکەدا.
جا بەهۆی ئەوەیەوە کە ئینسان ناپاچی دەکا طبعا دووسێ شت ڕوو دەدەن. یەکەم دەبێتە هۆکاری ئەوەی کە خەڵک لە ئیسلام بەدگومان بێ، خەڵک سیقەی نەک بە خۆت بە دینەکەشت بە شریعەتەکەشت نەمێنێ، بە تایبەتی کەسێکی مولتەزیم بەڕواڵەت. طبعا ئینسانی مولتەزیمی حەقیقیشتی وا ناکە، بەڵام کەسێک بەڕواڵەت مولتەزیمە بە دین یا عینوان و لەقەوێکی دینی بەدواوەیە ئەگەر ناپاچی بکە و خیانەت بکە طبعا زیاتر پێوە دیارە بەهۆیەوە خەڵک لە ئیسلامیش جاری وایە دەکەوێتە گومان، لە دینەکەش دەکەوێتە گومان. پاشان خوای گەورە وعدی داوە ئەو کەسەی ناپاچی دەکا و خیانەت دەکا، خوا وعدی داوە هەر لە دنیادا بە جۆرێک لە جۆرەکان هەر سزای دەدا و لە قیامەتیش خوای گەورە سزای گەورەی بۆ ئەو کەسانە ئامادە کردووە کە خیانەت و ناپاچی دەکەن. بۆیە ئینسانی مسلمان بە تایبەتی ئەگەر گەیشتە ئاستێک خەڵک گوێی لێگرت، خەڵک وەک دەڵی ئیعتیبار و ڕێزێکی بۆ دانا، زۆر جار نەک لە شتە حرامەکان تەبان دەبێت خۆی بە دوور بگرێ، زۆر جار لە شتە موباح و حەڵاڵەکانیش ئینسان دەبێت وەک دەڵی تێدا بێڵێتەوە تا بەهۆی تۆوە دینەکەت ناشرین نەبێ، تا بەهۆی تۆ کەسێک لە ئیسلام پاشگەز نەبێتەوە. ئەگەر بەهۆی منەوە کەسێک لە ئیسلام پاشگەز ببێتەوە یان سیقە و متمانەی بە ئیسلام نەمێنێ یا بەخوا نەمێنێ یا بە دین نەمێنێ، بەبێ گومانی بەڵێ کەسەکەش تاوانبارە، بەڵام ئەو کەسەشی کە هۆکارە گوناهی کەسەکەی هەر هەمووی هەڵدەگرێت و دەبێتە چونکە بۆتە سەبەبی ئەوەی کەسێک لە ئیسلام و لە دینەکەی بکەوێتە تەقە و وەقسە بە ئیسلام و بە دینەکەی بڵێ. بۆیە خوای گەورە بە ئیماندارانی گوتووە کاتی خۆی ئەگەر وعد و پەیمانێکتاندا لەگەڵ کەسێکی نەچن وعد و پەیمانەکەتان بشکێنن یا لە پەنای وعد و پەیماندا خیانەت لە کەسەکەی بکەن. ئەگەر واتان کرد خەڵکێک هاتۆتە ناودین بەڵام لە ئیسلام دەتەکێتەوە، لە ئیسلام دەترازێت و لە ئیسلام دوور دەکەوێتەوە و خوای گەورەش وعدی داوە سزاتاندا. بۆیە دەفەرمێ وەلا تەتەخیذوو مەگرن ئەیمانەکم، پەیمانەکانتان سوێندەکانتان بەدەخەلەن بەینەکم، بەمایەی خیانەت و ناپاچیکردن لەگەڵ یەکتری. ئەگەر وا بکەن فەتەزیل یعنی دەترازێ قەدەمون چەندان پێ یعنی چەندان کەس. بەڵام چۆن کەسێک لاقی لەسەر شوێنێکی لووسە ئەگەر خلیسکا دەکەوێتە خوارێ، ئەو کەسەشی کە هاتۆتە ناو ئیسلام وەک دەڵێ لە ئیسلام پاشگەز دەبێتەوە. فەتەزیلە بەهۆی شکاندنی پەیمانەکەی ئێوەوە دەترازێ قەدەمون پێی چەندان کەس بەعدە ثبوتیها دوای ئەوەی کە پێیان لە ناو دینداریدا چەقاندووە. معنای وشەکان ئاوایە دەنا لە تەفسیرەکەیدا دەکرێ بڵێن بەهۆی پەیمان شکاندنەکەی ئێوەوە چەندان کەس لە ئیمانەکەیان پاشگەز دەبنەوە دوای ئەوەی کە ئیمان لە دڵیاندا جێگیر بووە یان دوای ئەوەی کە هاتوونەتە ناو بازنەی دینداری و ئیسلامەتی. ئەو جار هەر ئەوەندەش نا وەتەذوق السوء، ئێوە دەچێژن خوا توشتان دەکات سزا و تۆڵەی دنیایی بما صەدەدتم، بەهۆی ئەوەی کە ڕێگریتان کردووە یا بوونەتە هۆکاری ئەوەی کە عن سەبیل الله خەڵک نێتە ناو دینی خوای گەورە یان خەڵک لە ئاینی خواوە دوورکەوێتەوە. ئەو جار وەلەکوم و بۆشتان ئامادەیە عەذاب عەظیم، سزایەکی زۆر گەورە، ئەوەیان مەبەستی سزا قیامەتێکەیە. ئەو جار خوا دەفەرمێ وەلا تەشتەڕوو مەفرۆشن مەگۆڕنەوە، وەلا تەشتەڕوو مەگۆڕنەوە مەفرۆشن بعهد الله ئەو پەیمان و بەڵێنانەی کە داوتانت بەخوا یان خواتان تێدا کردۆتە شاهید و ناوی خواتان تێدا بەکارهێناون بەثەمەنەن قەلیلە، بە نرخ و پارەیەکی کەم. ئینەما عند الله، بێگومان ئەوەی لای خوایە لە پاداشت بۆ ئەو کەسەی کە پەیمان و وعد جێبەجێ دەکا، هوە هەر ئەو خەیڕون لەکم چاکترە لە دەستکەوتە دنیاییەکە ئین کنتم تعلمون، ئەگەر دەتانزانی. ئینسان کاتێک کە وعدی داوە پەیمانی داوە بە کەسێک وایە خۆیا پەیمانەکەی دەباتە سەر یا ناباتە سەرێ، وایە ئەگەر پەیمانەکەت بردە سەرێ خۆی گەورە پاداشتی بۆ داناوی لەسەر جێبەجێکردنی پەیمانەکەت و ئەتۆ بە ئیماندارێکی باش و چاک دادەندرێ و پاداشتی تۆ لە بەهەشتەیە. و ئەگەر پەیمانەکەت شکان لە پێناوی ئەوەیدا بنمونە دەستکەوتێکی دنیای زیاتر دەستکەوتووەکە هەیە ئێستا زۆر جار تەبەن نەک زۆر جار هەموو جار ئینسان کە پەیمانی دەشکێنی حتمەن مەسلحەتێکی دنیایی
لە شکاندنی پەیمانەکەیدا هەیە. ئەوەی لە شکاندنی پەیمانەکەی دەستت دەکەوێت شتێکی دنیاییە بەراوردی کە لەگەڵ قیامەتێ بێگومان تەمان ئەوەی لای خوای گەورە چاکتر و باشترە. هەیە لە کڕین و فرۆشتندا شتێکی فرۆشتووە بە کەسێکی، بەڵام کەسێک پارەیەکی زیاتری دەداتێ، مەسەڵەن لە کەسی یەکەم پەشیمان دەبێتەوە، تەمان هیچ حەڵاڵ نییە، ئەوەی دەسمایەکەشیەتی ئەویش هەر حرام دەکا و ئەو زیادەیەشی کە وەری دەگرێت هەر حرامە. بەڵام ئەگەر بەراوردیکەی لەگەڵ پاداشتەکەی ئەگەر وعدەکەی نەشکاند بە بێگومان ئەوەی ئیمانی بە قیامەتە هەبێ پاداشتی لای خوای گەورە کە لە دەستکەوتنی لە جێبەجێکردنی پەیماندا دەستت دەکەوێت زۆر چاکتر و باشترە لەوەی کە لە شکاندنی پەیماندا دەستت دەکەوێت لە شتە دنیایەکان. بۆیە دەفەرمێ وەلا تەشتەڕوو مەی گۆڕنەوە مەی فرۆشن بعهد الله ئەو پەیمانەی کە داوتانە بەخوا بە ثەمەنەن قەلیلە بە نەرخ و پارەیەکی کەم. ئینەما بێگومان تەنها و تەنها عند الله ئەوەی لای خوایە هووە هەر ئەو خەیڕون لەکم چاکترە بۆ ئێوە لە شتە دنیاییەکە ئین کونتم تعلمون ئەگەر ئێوە دەزانن وەک دەڵێ پاداشتی خوا چەندە و دەستکەوتە دنیایەکە چەندە بێنرخ و بێقیمەت. اینجا خوا دەفەرمێت ما عندكم ينفت ئەوەی لەکن ئێوەیە کۆتایی دێ. ئەگەر لە بەرامبەر شکاندنی پەیمانەکەت لە بەرامبەر خیانەتکردنەکەی لە شەریکەکەت لە ڕەفیقەکەت لە برادەرەکەت هەموو دنیا دەستکەوت پێ دنیاتی لێدێ بێگومان خۆتۆ ئەگەر تەمەنی نوحیشت هەبێ یا دنیا بەسەر تۆدا خەرا دەبێ وایە تۆ پێش دنیای دەمری یا دنیا تۆ بەجێ دێڵێ وایە کە واش نییە تەمان هەر ئێمە دنیا بەجێ دێڵین. ما عندكم ئەوەی کە لەکن ئێوەیە ئەوەی لەکن ئێوەیە و لەبەردەستی ئێوەدایە ينفت کۆتایی دێ وما عند الله ئەوەی لای خوایە و خوای گەورە ئامادەی کردووە بۆ ئیمانداران باق دەمێنێتەوە هەمیشەیە. ئەو جار عەقڵ کوێیە؟ بێگومان ئەو کەسەیە کە شتی کاتی قبول نییە، شتێک کە لە دەست دەچێت دڵی پێ نابەستێتەوە، شتێک کە نامێنێت دڵی پێ نابەستێتەوە هەمیشە خۆی بۆ شتە بەردەوامەکان حازر دەکات و هەوڵی بەدەستێنانی شتە هەمیشەیەکان دەدا. ئەو جا دەفەرمێ وەلەنەجزیەنە سوێند بێ بەخوا پاداش دەدەینەوە الذین صەبەڕوا ئەوانەی کە ئارامیان گرتووە ئەجرەهم یعنی دەگەێنینەوە بەوانەی کە ئارامیان گرتووە ئەجرەهم پاداشتی خۆیان بئەحسەنی ما کانوا یعملون بە چاکترینی ئەو کار و کردەوانەی ئەویان لە دنیادا ئەنجامیان دەدا. جا ئەوە دوو تەفسیری هەنە هەردوو تەفسیرەکەی دروستە دەکرێت بڵێن خوای گەورە زۆر چاکتر لەوەی کە تۆ کردوتە لە دنیادا پاداشتی بۆ حازر کردووی لای کەمی لە بەرامبەر چاکەیەکیدا خوا دەی بۆ نووسیوی هەر دەیەکە لە یەکی چاکترە یا چاکتر نییە. ئەگەر بۆی کردبی بە 100 لەویش چاکترە بۆی کردبی بە 700 جاری وایە 700ەکەشت بۆ چەند قات دەکا ئەوە یەک لە تەفسیرەکانی. هەندێکیش لە مفەسرین دەفەرمون لە قیامەتی خوای گەورە فەضلی هەیە کردەوەکانی تۆ دێنێ وایە بە نمونە نوێژت کردوون وایە ئەگەر لە ئیمتیحانی نوێژ دەرچی تەوە نوێژەکان هەموو وەکو یەکن نا خوای گەورە بە فەضلی خۆی دێنێ چاکترین نوێژەکەت لە ژیانتدا کامەیانە ئەو یانت لێ قبول دەکا نوێژە ناتەواوەکانت هەمووی بۆ وەکوی لێ دەکا بە چاکترین کردار کە کردوتە خوای گەورە بەوی حسابت بۆ دەکات بەوی کردارەکانی کەشت بۆ دەپێوێ. بە نمونە ڕۆژوو هەروە ڕۆژوو چەند ڕۆژوت گرتووە حتمما یەک لە ڕۆژوەکان لە هەمویان ئیخلاس و دڵسۆزی و ماندووبوون و تینوبوون و برسیبوون و زیاتر تێدایە ئەوەی کە لە هەمووان لای خوای گەورە قبولترە خوا ئەویانت بۆ دەکا بە پێوەر سەدەقەت کردووە بە هەمان شێوە چاکەت کردووە بە هەمان شێوە کە هەردوو تەبان هەر کامێکیان بێ هەر ئەو پەڕی فەضل لە خوای گەورە لەگەڵت دەکا. ما عندكم ينفت ئەوەی کە لەکن ئێوەیە لە کەشتە دنیایەکان و ئێوە لە بەرامبەردا پەیمان و عەهدی بۆ دەشکێنن کۆتاییان پێدەی ئاگاتان لێ بێ وما عند الله ئەوەی لای خوا حازر کراوە و ئامادەکراوە بۆ ئەو کەسانەی کە پەیمان دەبنە سەرێ و پەیمان ناشکێنن باق هەمیشەیە و دەمێنێتەوە. وەلەنەجزیەنە الذین صەبەڕوا بێگومان سوێن بەخوا دەگەێنینەوە بەوانەی کە ئارامیان گرتووە پاداشتی خۆیان بئەحسەنی بە چاکترینی ما ئەو کارانەی کە ئەوان لە دنیادا ئەنجامیان داوە یا بە چاکتر لەوە پاداشتیان دەدەینەوە کە ئەوان لە دنیادا کردویانە.
ئەو جار خوای گەورە یاسایەکی داناوە دەفەرمێت من عەمیلە صالحا هەر کەسێک ئەنجام بدە بەڵام صالحا کارەکەی چاک بێ ئەوە یەک لە مەرجەکان هەموو کردارێک دوو مەرجی هەیە تا خوا لێت قوبوڵکە یەکەمیان دەبێ عەمەلەکەت صالح بێ بەچی دیارە عەمەلەکەی ئێمە صالحە هەر بۆ خۆت پێت چاک بێ چاکە نا چاکە ئەوەی خوا و پێغەمبەر پێیان چاک بێ بە پێی شەرعی خوا و دینی خوا چاک بێ با هەموو خەڵک پێی خراپ بێ گرنگ نییە خەڵک پێی چاکە یا پێی خراپە گرنگەوەی لە پێوەری شەرع و لای خوا و لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عملەکەت عملی صالح بێ جا ئەو کەسە من ذەکەرین ئەو ئونثا نێر بێ یا مێ بێ لای خوا فەرقی نییە کە کاتی خۆی تەوان بتپەرستەکان و بێ باوەڕەکان جیاوازیان لە بینی نێر و مێدا دەکرد و زۆر جار ئەوانەی کە دژەمەی نەبوون هەتا گوناهی ئادەم و حەواشیان پاڵ دەدایە لای حەوای یا پێیان وابوو لە ناو جوولەکەکاندا کە سەرچاوی هەموو شەڕ و خراپەیەک مێینەیە خوای گەورە ئەو فکرەیە ڕەت کردوتەوە من عەمیلە صالحا من ذەکەرین هەر کەسێک جا منیش لە عەرەبیدا بۆ مذەکەر و مؤەنەس گەورە و گچکە تاک و کۆ بۆ هەمووی بەکاردێ هەر کەسێک پیاو بێ ژن بێ گەورە بێ گچکە بێ تاک بی کۆبی ئەنجام بدەی کارێک بەڵام صالح بێ کارەکەت من ذەکەرین ئەو ئونثا ئەو کەسە نێری نەبێ یا مێینە بێ بەڵام بەمەرجی وەهوە ئەو کەسەی چاکەکەی کردووە مؤمن ئیماندار بێ پاڵنەرەکەی ئیمان بێ پاڵنەرەکەی ئیمان بێ یعنی کارەکەی بۆ ئەوە کردووە خوا پاداشتی داتەوە نەک شتێکی دیکەی دەستکەوێت لە دنیادا خوا دەفەرمێ فەلەنوحیینەه بە دڵنیاییەوە ئێمە ئەو کەسە فەلەنوحیین لێرەش لامی پێوەیە نونی پێوەیە خوای گەورە هەم تەکید دەکاتەوە هەمی سوێن دەخوا یعنی سوێن بێ ئەو کەسە دەژیێنین بە حەیاتەن طیبە بە ژیانێکی پاکی خاوێنی چاک جا هەم لە دنیادا طبعا ژیانی پاکی دەدەینێ کە ژیانی پاک لە دنیادا مفەسرین دەفەرمون ئەوەیە کە خوا قەناعەتت پێ بدا و ئەوەی دەستت دەکەوێت حەڵاڵ بێ مەرج نییە زۆر بێ ماڵی پاک لە دنیادا ئەوەیە کە خوا بە ئەندازەیەک ماڵی دابێ قەناعەتت پێی بێ ڕازی بی بە بەشی خۆت و ڕزقەکەشت حەڵاڵ بێ و هەروە تەوفیقیشتدا خوای گەورە یارمەتیشتدا بۆ عەمەلی صالح و ئیمامی حەسەنیش دەفەرمێت ژیانی طیب ئەوەی کە لێرە خوا سوێندی پێ خواردووە مەبەستی دنیا نییە مەبەستی قیامەتە چونکە دەفەرمێت ژیانێک طیبە کە حەیاتون بلا مەوتین ژیانێک مردنی بەدوادانەی چاکە ئەگەر مردن هەبوو هەرچی خۆشی هەیە لێت تێک دەدا وایە دەوڵەمەندیەک خۆشە فەقیری بەدوادانایە کە دەوڵەمەندی دنیاە هەمووی نەبوونی هەر بەدوادا دێ لەش ساغیەک خۆشە کە نەخۆشی بەدوادانەیە وایە بەختەوەریەک بەدبەختی لە دوانە بێت کە ئەوە لەکوێ دەست دەکەوێت تەنها لە بەهەشتی بۆیە لێرە کە خوا سوێن دەخوا مەبەستی قیامەتە چونکە پاداشتی عەمەلی صالح دنیا نییە فەلەنوحیینەه سوێن بێ ئەو کەسە دەژیێنین تەمەن لە ناو بەهەشدا بە حەیاتەن طیبە ژیانێکی پاک وەکو گوتم ژیانێک کە وەک دەڵێ حەیاتێک مردنی لەگەڵ نییە دەوڵەمەندیەک ئەوەی بتێ خوا دەداتێ و نەبوونی تێدا نییە لەش ساغیەکت پێدەدا تێیدا نەخۆش نابی گەنجیەکت پێدەدا پیری بەدوادانایەتەوە بەختەوەرت دەکا و قەت خەم و خەفەت نابینیەوە ئەوجار خوا دەفەرمێ وەلەنەجزیەنەهم وە سوێن بێ پاداشتیشیان بدەینەوە ئەجرەهم یعنی ئەوەی کە کردویانە بأحسن ما كانوا يعملون دیسان تأکیدی دەکاتەوە بە چاکترینی ئەوەی کە کردویانە یا بە پێی چاکترینی ئەو کار و کردوانەی کە کردویانە من عمل صالحا هەر کەسێک ئەنجام بدا کاری چاکە من ذەکەرین ئەو ئونثا ئەو کەسە نێر بێ یا مێ بێ وهو مؤمن بەڵام بەو مەرجە ئەو کەسەی کە کارە چاکەکەی کردووە پاڵنەرەکەی ئیمان بێ نەک پاڵنەرەکەی ئەوە بێ خەڵک مەدحی کا و پێی هەڵا بڵێ و شتێکی دنیایی دەستکەوێ ئەوە فەلەنوحیینەه سوێن بێ بەخوا دەیژێنین بە حەیاتەن طیبە بە ژیانێکی پاک جاوەکو گوتم ژیانی پاکی دنیا خوا قەناعەتت پێ بدا و ئەوەی دەیخۆی حەڵاڵ بێ ئەوە ژیانێکی پاک وەلەنەجزیەنەهم وە سوێن بێ پێی دەگەێنینەوە ئەجرەهم پاداشتی خۆیان بأحسن ما كانوا بە چاکترینی ئەوەی کە کردویانە یا بە چاکتر لەوەی کە ئەنجامیان داوە ئەو جار خوا دەفەرمێ فەئیذا قەرەئتە القورئانە
هەر کاتێک خوێندت قورئان ویستت قورئان بخوێنی چی بکە فاستعذ بالله خۆت پەنا بدە بەخوا من الشەیطان الرەجیم لە شەیطانی نەفرین لێکراو هەر کاتێک قورئانت خوێند بۆیە قورئان خوێن پێویستە لەسەری کاتێک کە قورئان دەخوێنێتەوە پێش ئەوەی دەست پێ بکە چی بکە استعاذەی بکە کە استعاذە طبعا زۆرێک لە مفەسرین دەفەرمون واجبی تەجویدیە وێندێکیش دەفەرمون هەر واجبی فقهی و شەرعیە ئینسان کە قورئانی خوێن ناکرێت بەبێ ئەعوذ بالله دەست پێ بکە هێندێکیش دەفەرمون فەرمانەکە تەنها بۆ ئیستیحبابە سنەتە یعنی ئەگەر کردت خێر دەگاتێ و هەر چۆنێکی بێ لە کاتێکدا ویستت قورئان بخوێنی یان هەر کارێکی دیکەی چاکە بکەی ها پێویستە خۆت پەنادەی بچێ بەخوا کە بتپارێزێ لە چێ لە شەیطانی نەفرین لێکراو بۆ کاری چاکە ئینسان ئیستیعاذەی دەوێ چونکە کاری خراپە شەیطان حەزی لێیە شەیطان هەر بەلات دانایە چونکە تویشی شەیطانی دەکەی لە مەجلیسێکیدا غەیبەتی تێدا دەکرێت بە نمونە گوێت هەڵخستووە پێزەکا بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم شەیطانی هەر لێ نییە چونکە ئەو شوێنانە شەیطان بەجێی دێڵێ بۆ کەسەکان ها کەسەکەت ڕۆڵی شەیطانی دەبینن کەس مەجلیسێک خیانەت و ناپاکی تێدا دەکرێت استعاذە و بسمەلە و شتی ناوێش بۆ خۆی خەڵکەکە ئیشی شەیطانی دەکا کابرا حرامی دەخوا و بۆ شوێنی حرام دەچێت و بۆ شوێنی تاوان و تاوانکاری دەچێت استعاذە و بسمەلە و ناوی خوای بشهێنی خوا لەو شوێنانە یارمەتیت نادا لە عەمەلی ساڵح و کاری چاکەدا استعاذە پێویستە بۆ چونکە شەیطان ئەو کاتە ڕقیلێتە ها ئەو کاتە دەکەوێتە مەعرەکە و شەڕ لەگەڵت کە خەریکی ئیشێکی باشی کە خەریکی شتێکی چاکی لە قورئان خوێندندا بنمونە ئەگەر نەیتوانی پێت دانێتەوە پێت داخاتەوە لەناو قورئانەدا شتی دنیای دووەبیردێنێتەوە تا خەیاڵت بڕوە تا فکرت بڕوە ئەها ئەوەیەکی واقعی هەیە لە سەردەمی ئیمام ئەبوو حەنیفەیدا دەڵێن پیاوێک ئیمام حەنیفە تەڵەن یەکێکە لە چوار مەذهەبەکان پیاوێکی زۆر عاقڵ زانا بووە خەڵک پێی وا بووە هەموو شتێکی دەزانێت و هەرچیەک ڕووبدا پێویستە پرسیاری لێ بکەن لە کاتێکدا هەندێک پرسیار هەنە پرسیاری شەرعی نین هەندێک شتێشتی دنیاییە تەوان هەندێک شتەیە عەقڵی دەوێ وەک دەڵێ لێزانین و دانایی دەوێ پێویستی بەوەی نییە کابراەک فەتوات بۆ بدەڵێن پیاوێک پارە و زێڕ و شتی لە شوێنێکی شاردۆتەوە ئەویش لافاو هاتووە لافاوەکە ئەوەکەی بردووە نیشانەکە نیشانەیەکی داناوە نیشانەکەی بردووە دوالەی لەبیری چۆتۆنەی زانیوە شوێنی پارەکە یان زێڕە یا شتێک گرانبەهاکەی لێداناون کوێیە دێتە لای ئەبوو حەنیفەی دەڵێ چی بکەم ئەی ئیمام پارەم لە شوێنێکی شاردۆتەوە لافاویش هاتووە نیشانەی دامنابوو بردوویەتی ئێستا نازانم لەکوێیە ئەبوو حەنیفەش دەڵێ زانم لەکوێی بابەتی فقهی جێت بۆ بکەمەوە ئەو بابەتێکی شەرعی نییە لە کام بابەیدا بگەڕێم لە کام ئاەتە کام حەدیثە کام بابەتەی فقهی بگەڕێم عیلاجی ئەو کەسێک کە هاشتی لە بن عەرزێ ناوە و ڕەزیلی کرد بۆی خەڵک نەیبینێ چۆن بزانم وەڵحاصڵ ئاخیری فکر دەکاتەوە دەڵێ وەرە فێڵەکەت بۆ بدۆزمەوە ئەو شەو وەک دەڵێ لە سێیەکی کۆتایی شەوێدا هەستەوە شەو نوێژە بکە بە دەستنوێژێکی بگرە دەست بکە بە شەو نوێژێ گومان دەکەم لە ناو نوێژێدا ئەوەکەت بەبیر بێتەوە فعلا هەڵدەستێتەوە شەو نوێژی دەکا لە ناو نوێژێدا تەوان پارەکەی وەبیر دەکەوێتەوە ڕێک سەلامی دەداتەوە بەرەو وەڵحاصڵ بەدڵخۆشی بەرەو ماڵەکەی دەچێت واز لە شەو نوێژەکان دێنێ بەیانی دێتەوە تەوان ڕێک قسەکەی بۆ ئیمام ئەبوو حەنیفەی دەجێڕێت دەڵێت زانێ شەیطان نایڵێ تا بەیانی عیبادەتی بکەیت قەڵسە بۆی کەسێک تا بەیانی هەستێتەوە هەجا ئەتۆ قەرارت داوە جوزئێکی قورئانی بخوێنی بە نمونە ئەگەر پێی بکرێ شتێکی وات وەبیر دێنێتەوە شتێکی وات بۆ دێنێتە پێشێ هیچ نەبێ جوزئەکەی بکەی بەنیوە و ئەگەر پێی نەکرا وان لێ دەکات شتی دیکە وەبیر بێنێتەوە شتی دنیایی برادەر ڕەفیق هەواڵ چی وەڵحاصڵ شتی زۆر خەڵک هەیە دەڵێ لە نوێژێدا یا لە فلان شوێنەیدا شتم زۆر وەبیر دێت خۆ شەیطانەوا دەکا وان لێ دەکات خەیاڵت بڕوا فکرت بڕوا لەو حاڵەتانەدا جا بۆیە لە حاڵەتی ئینسان عیبادەت و کاری چاکە دەکا پێویستی بە ئیستیعاذە هەیە بۆ چونکە شەیطان دوژمنێکی معنەویە نادیارە بەڵام ئێستا دەگەینە ئاەتەکانیش ئەوە نییە خوای گەورە دەسەڵاتی ڕەها و مطلقی دابێتێ وایە بەڵێ شەیطان کۆمەڵێک دەسەڵاتی زیاد لە خەڵکی پێدراون بەڵام دەسەڵاتی ڕەها و مطلقیشی نین شەیطانیش عەبدی خوایە وخوای گەورە لەکوێ بێوێت و چۆن بێوێ ئەوە
پەتی دەکات. ئەها دەفەرمونون شەیطان وەکو سەگی هار وایە، ها سەگی هار کە بۆت هات عیلاجەکەی چییە؟ خۆست تۆ سێ اختیار لەبەردەست، یا هەڵدەی تەوە دەتوانی دەتوانی بێگومان ناتوانانی، ها سەگ لە تۆ بەغارتر ئەگەر هیچ شوێنێکی لێ نەبن خۆتی تێ هاوی ئەوە بێ دەتگاتێ هەڵی دەتگاتێ تەوان ئەدیگە ڕوو بە ڕووی ببیەوە پێی دەوێری بێگومان پێی ناوێری ئەیگە بانگی ساحیبەکەی بکەیت نانە بانگی ساحیبەکەی بکە ئەگە ساحیبەکە تێی بخورێ بە قسەی ساحیبەکەی لە شوێنی خۆی دەوەستێ مەبەستم ساحیبی شەیطانی شتەیە ئێمە بمانەوێ لەبەر شەیطان هەڵەین ناتوانانی چونکە لە ناو نوێژشدا جاری وایە بۆت دێ لە ناو نوێژش واز لێ نایەنێ ئەسڵەن ئەو کاتە ئیشی پەیدا دەبێت کە تۆ خەریکی ئیشی چاکی دیسان ڕوبەڕووی ببیەوە شەیطان لە تۆ فێڵزانتر و تەڵەکە بازتر هەزار نەخشە و پلانی هەیە بەو ڕێگایدا نەیتوانی بە ڕێگایەکی دیکەدا بۆت دێت لەکوێ زانی زوعفت هەیە و لاوازیت هەیە وایە لەوێ فێڵت لێ دەکا گوناهی خەڵکی جۆرا و جۆرن هەیە بەنمونە تااقەتی برسێتی نییە بۆیە کابرا کە برسی دەبێ حرامی بۆ دێنێتێت تێ پێشێت تا بیخوا وایە هەیە مەسەلە لەمە لە بابەتی جنسیدا بەنمونە بەسەر خۆیدا زاڵ نییە شەیطان لەو لایەنەوەی فێڵی لێ دەکا هەیە حەزی لە خۆ دەرخستن و خۆ تەکەبورکردنە شەیطان لەو کەلێنەیەوە بۆی دێ شەیطان ئیشێکی کە هەبێ ئەوەیە تۆ لە دین دوورخاتەوە جا بچی دوور دەکەویەوە مشکلەی نییە گرنگەوەی خوات کەم لەبیر بێت یا هە لەبیرت نەبێ جا بەڵام کە بانگی خوات کرد بەڕاستی خۆتدا دەستی خوا خۆی گەورە شەیطانت بۆ پەت دەکا بەبێ ئەوەی هیچ قووەتێکی خۆتی تێدا بەکاربێنی جا دەفەرمێ فەئیذا قەرەئتە القورئان هەر کاتێک خوێندت قورئان فاستعذ خۆت پەنادە بالله بەخوا من الشيطان الرجيم لشيطاني نفرين ليكراو شيطان طبعا ناو نییە شەیطان یعنی ئەو کەسەی کە لە ئەمری خوا دەرچووە و نەفرینی لێکراوە بەڵام شەیطانی گەورەکەیە طبعا ئیبلیسە بەڵام ئیبلیس سەدان سەرباز و جوندی هەن هەر کەسێک لە دینی خوا دوورت خاتەوە و لە عیبادەت ساردت کاتەوە ئەوە لە ئینسانی دەبێتە شەیطان بەڵام خوا دەفەرمێتی ئینەهو ئەگەر ئەوها زۆر جار ئینسان بەناحەق شەیطانی تاوانبار دەکەین جاری وایە هەرچی کردە لە شەیطان پێی کردم شەیطان تەنها بۆ دەڕازێنێتەوە دەنا کێ هەیە شەیطان لەسەر سەری ڕاوەستا بێ دەستی گرت بێ بە تۆ بزی پاڵ پێوەنێ خراپەت پێ بکە شتیوان نییە ئینەهو بێگومان شەیطان لەیسە لەهو نییە بۆ ئەو سولتانون هیچ دەسەڵاتێک على الذين آمنوا بەسەر ئەو کەسانەدا کە ئیماندارن ئیمانداری ڕاستەقینە حاڵین ئەو جار سیفەتی دووهەمیان وعلى ربهم ئەوانەی تەنها بە پەروەردگاریان یەتەوەکەلون پشت دەبەستن ئیمانداری ڕاستەقینە بی ئیمانت بە هەر شەش ڕوکنەکانی ئیمان هەبێ بە تەواوی لە دڵتدا چەسپی بن پاشان تەوەکوولت بەخوا بێ یعنی شەیطانت وەک دەڵێ دابێتە دەستی خوا یان خۆت تەسلیم بەخوا کرد بێ لە بەرامبەر شەیطاندا شەیطان ناتوانێت هیچت لێ بکات و هیچت پێ بکە ئینەهو بێگومان ئەو لەیسە لەهو نییە بۆی سولتانون هیچ دەسەڵاتێک على الذين آمنوا بەسەر ئەو کەسانەدا کە ئیماندارن ئەدی ئەگەر ئیماندارێک تاوانی کرد بێگومان لە کاتی لاوازی ئیماندا شەیطان زەفەرت پێدەبا کە ئیمانەکە دەرەجەکەی دێتە خوارێ دەنا ئیمانی کامڵت هەبێ ئیمانی تەواوت هەبێ بە هیچ جۆرێک لە جۆرەکان شەیطان ناتوانێت وەسوەسە و خوتخوتەی خراپیشت بۆ دروستکە بەڵام کە ئیمان نەقسی تێکەوت ئیمان زەعیفی تێکەوت لاوازی تێکەوت شەیطان لە زوعف و لاوازیەکەیەوە بۆمان دێ وعلى ربهم ئەوانەی تەنها بە پەروەردگاریان یەتەوەکەلون پشت دەبەست ئەدی دەسەڵاتی بەسەر چێدا هەیە ئینەما سولتانه بێگومان تەنها دەسەڵاتی شەیطان على الذين بەسەر ئەو کەسانەدایە یەتەوەلەونەه کە دۆستایەتی شەیطان دەکەن بە دۆستی خۆیان ئەوە یەک والذين هم به ئەوانەی کە بۆ خوا مشرکون شەریک بڕیار دەدەن و هاو بەش بڕیار دەدەن ئینسان ئەگەر دۆستایەتی شەیطانی کرد یعنی ئەو کارانەت کردن کە شەیطان حەزی لێتی و مەجالت بۆ شەیطان کردەوە بۆەوەی بتخەڵەتێنێ و فێڵت لێ بکە بێگومان شەیطان ئیشی چاکت پێ ناکە شەیطان لە خوات نزیک ناکاتەوە شەیطان لە بەهشتت نزیک ناکاتەوە دۆستایەتی شەیطانی بکەی شەیطان دەیەوێ لەگەڵ خۆت ببە بۆ خۆی لەکوێیە ئەتۆش بباتە ئەوێ لەوێش تەبەڕات لێ بکە و هەر کەسێکی شەریکی بۆ خوای گەورە بڕیاردا کە شەریک تەبەن ئەو پەری هیوایەتی شەیطانیە
ئەو پەری هیوایەتی شەیتانی ئەوەیە بگێ دەرەجەیەک هاوبەشت چونکە کە هاوبەشت بۆ خوا پەیدا کرد تا هەتایە لەگەڵ شەیتانی دادەبی لە جەهەنەمێ بەس ئەگەر هەر گوناه بێ لە قیامەتێش ئەگەر لەگەڵ شەیتانیش ئینسان حەشر بکرێ و بچێتە جەهەنەمێ بە کاتی لەگەڵی دەبێ وەختی خوا هەر دەتێنێتە دەرێ ئینەما سوڵتانه بێگومان دەسەڵاتی شەیتان على الذين لسر أو كسانيا يتولونه كدوستاتي شيطان دكان كمفسرين دفرمعين جويريالي شيطان دكانو ديكن ب ولي الرفيق خوان والذين هم وأوانشك به بوخوا مشركون هاو بش بريار ددن وشريك بريار ددن أو جار خواي قورا ديت سر بابته شركة دفرمد وإذا بدلنا آية مكان آية هركاتك بمانەوێ ئاڵ و گۆڕ کەین ئاەتێک نیشانەیەک لە جێگای نیشانەیەکی دیکە خوای گەورە لە قورئاندا ناسیخ و منسوخمان هەیە ناسیخ هەندێک حکم هەبوون خوای گەورە بۆ پێغمبەری ناردوون صلی الله عليه وسلم بۆ زەمانێکی دیاریکراو کە زەمەنی لە زەمەنە دیاریکراوەکەیدا موسڵمانان پێیەوە پابەند بوون یان واقعەکە گۆڕاوە پێویست نەبووە ئەو حکمە لەناو قورئانیدا بمێنێتەوە هەندێک ئاەت هەنە خوای گەورە بە پێغمبەری گوتووە صلی الله عليه وسلم بە ئیماندارەکان بە شوێن کەوتوەکانت بڵێ ئەو ئاەتەی ڕەش کاتەوە و بۆ خۆشی خوای گەورە لەبیر پێغمبەری بردوتەوە هەند ئەوە زۆرێک لە نەسخ طبعا هەندێک نەسخ هەن هەندێک ئاەت هەنە نووسینەکەشیان نەماوە حکمەکەشیان نەماوە خوای گەورە نووسینەکەش و خوێندنەوەکەشی بەتاڵ کردوونەتەوە حکمەکەشی بەتاڵ کردوونەتەوە هەندێک ئاەتمان هەنە بەس حکمەکەیان نەسخە هەندێک ئاەتمان هەنە لە قورئانێدا کە دەیخوێنیەوە عیبادەتە وەکو ئاەتەکانی دیکە خێر دەگاتێ وەکو ئاەتەکانی دیکە بەڵام کە دێتە سەر ئیش پێکردنێ خوای گەورە بە ئاەتێکی دیکە بە نمونە حکمەکەی نەسخ کردوتەوە بە نمونە مەسەلەی وەسێت سەرەتا موسڵمانان ئەوەی کە خەریک دەبوو بمرێ دەبووە ماڵی خۆی چۆن دابشکە بە وەسێت بڵێ دوای مردنم ئەوم بۆ کوڕەکەی ئەوم بۆ کچەکەی ئەوە بۆی ئەوە بۆی بەڵام کە ئاەتی میراتی هاتە خوارێ دوای ئەوەی کە موسڵمانان ڕاهاتن لەگەڵ حکومەکەی خوای گەورە ئەو جارە ئاەتی میراتی ناردە خوارێ ماڵەکەی بۆ خۆی دابش کرد بۆی وەک دەڵێ ناعەدالەتی لە دابشکردنی وانە میراتیدا نەبێ چونکە لە پێش ئیسلامدا طبعا میرات و ماڵی مردوو خۆری وەکو ئاو خواردنەوەی وابوو خەڵک پێی ئاسایی بوو خوای گەورە بە موسڵمانانی یەکەم جار بەوەسێت ناچار کرد کە ماڵەکەی ئاوا دابەش نەکەن بەڵام خوا بۆ خۆی دەزانێت کە ئینسان عەدالەتی 100% پێ ناکرێت لە بینی منداڵەکانی خۆشیدا لەوانەیە ناعەدالەتی بکە بۆی خوای گەورە ماڵی بۆ خۆی دابەش کرد چەندان ئاەتی دیگەشمان لەو شێوەیە هەنە هەندێک ئاەتیش هەنە نەسخیش هەنە حکومەکەیان ماوە ئاەتەکە نەماوە وەکو ئاەتی ڕەجم بە نمونە ئێستا کەسێک زینای بکە پیا و بێ ژن بێ ژنی هێنابێ و شووی کردوێ دەبێ ڕەجم بکرێ ئاەتی ڕەجم کاتی خۆی یەکێک بۆ لە ئاەتەکانی سوورەتی نور بەڵام خوای گەورە ئەمری بە پێغمبەر کردووە صلی الله عليه وسلم کە بنووسین ئەو ئاەتەی بسڕنەوە بەڵام بە حکم حکمەکەی هەرماوە جا بتپەرستەکانی مەکە گاڵتەیان بە پێغمبەر دەکرد دەیانگوت ئەوە چیە ڕۆژێک فەرمانمان پێ دەکا فەرمان بە ڕەفیقەکانی دەکا ئەوەی بکەن و ڕۆژی دواتر دەڵێ ئەوەی مەکەن بەڵام خوای گەورە وەڵامیان دەداتەوە دەفەرمێت وإذا بدلنا آية مكان آية هەر کاتێک گۆڕی بێتمان ئاەتێک لە جێگای ئاەتێکی دیکە کە والله ئەعلەم و خوای گەورە چاکتر دەزانێ بما ينزل و چ شتێک دادەبەزێنێت و دێنێتە خوارێ قالوا دەیانگوتی ئینەما بێگومان ئەنتە ئەتۆ مفتەر بۆ خۆت ئەو کتێبەت هەڵبەستووە بۆیە هەر ڕۆژێ شتێکی دەڵێ و وەک دەڵێ لە قسەی خۆت پەشیمان دەبیەوە بەڵام خوا دەفەرمێت بەل ئەکثەرهم ناوانیە زۆرینەیان لا يعلمون لە حکمەتی گۆڕینی ئاەتەکان تێناگەن تەشبیهی کەین بەجی ئەگەر دکتۆرێک بە نمونە جاری یەکەم دەچێکنی ئەگەر جۆرە عیلاجێکی بۆ دانای وایە دوای مانگێک عیلاجەکەی بۆ گۆڕی بەڵگەی لەسەرەوەی کە دکتۆرەکە یەکەم جار نەیزانیوە عیلاجت بۆ دانێ نای گۆڕانکاری بەسەر تۆدا هاتووە کە گۆڕانکاری بەسەر تۆدا هات دەبێ عیلاجەکەش گۆڕانکاری بەسەردا دەبێ وایە چەند عیلاج هەنە دکتۆر پێت دەڵێ هەفتەی یەکەم ئەوەندەی بخۆ وایە
هەفتەی دووەم بیکە بە ئەوەندە، هەفتەی سێم بیکە بە ئەوەندە، چوارەم بیکە بە ئەوەندە، زیاد کەم یا زیاد. ئەو ئاەتانەش ڕێک تەشبیهات نەبێ بەو شێوازە نەخوای گەورە بۆ چارەسەر و عیلاج ناردوونی. هێندێک گرفت و کێشە هەبوون لە سەرەتادا کە ئیسلام هاتووە، کە پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم هەبوون، بێک ئاەت عیلاج کراوە. عیلاج کراوە. خوای گەورەش بۆ خۆی دەزانێت ئەو کێشەیە جارێکی دیکە دووبارە نابێتەوە. خوای گەورە ئاەتەکەی سڕیوەتەوە بۆچی بۆ هۆی ژمارەی ئاەتەکان کەمتر بێت تا لەبەرکردن و خوێندنەوەیان ئاسانتر بێ. و هێندێک ئاەتیش هەنە خوای گەورە وەکو ڕەحمەت هێشتوونەتیەوە، هەرچەندە ئیشیان پێ ناکرێ، بەڵام خوای گەورە هێشتوویەتیەوە تا لە خوێندنەوەیدا ئێمە پاداش وەرگرین و ئەجر وەرگرین. و ئەو ئاەتە حکمانەشی یعنی چەسپیون و خوای گەورە دەزانێت تا قیامەتێ مسلمان لێی ناکەونە گومان. دیسان خوای گەورە ئامانجی ئەوەیە ئاەتەکە چونکە وەرە سەیری ئاەتەکانی قورئان کە وایە لەگەڵ تەفسیرەکان لێکدانەوەکانی چەندەیان فەرقا. بێگومان قورئان مەتنە، تەنها ئیشارەت و ئاماژەیە. ئەگەر زۆر درێژتر بە ئاەتەکان زۆر زیاتر بانە، ئەو کاتە لەبەرکردنی خوێندنی ئەوانەی بەتابەتی کاتی خۆی زۆر قورستر و زەحمەتتر بوو. جاخوا دەفەرمێ وەئیذا بەدەلنا ئایەتەن مەکانە ئایەتین، هەر کاتێک ئاڵ و گۆڕمان کردبێت ئایەتێک لە جێگای ئایەتێکی دیکە کە والله ئەعلەم و خوا چاکتر دەزانێ بما ينزل چ شتێک دێنێتە خوارێ. قالوا دەیانگوت ئینەما ئەنتە بێگومان تۆ مفتەڕ، یعنی درۆزنی دوول لە مەقامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆت ئەو قورئانەت هەڵبەستووە. بەڵام خوا دەفەرمێ بەل نەخێر وانییە ئەکثەڕهم زۆرینەی بتپەرستەکانی مەککە، زۆرینەی خەڵکی عەرەبی مڵحیدی بێ باوەڕی ئەو کات لا یعلمون لە ڕاستیەکان تێناگەن. قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەزەلەه ئەو قورئانەی دابەزاندووە و هێناویەتیە خوارێکێ ڕوح القدس فریشتەی پیرۆز کە جیبریلە من ربك لەلایەن پەروەردیگارت بالحق بەڕاستی. قل نەزەلەه پێیان بڵێ هێناویەتیە خوارێ ئەو قورئانە ڕوح القدس فریشتەی پیرۆز کە چێیە؟ کە جیبریلە من ربك بالحق لەلایەن پەروەردیگارتەوە بەڕاستی. ئەو جار بۆچی هاتووە قورئان؟ خوا بۆچی قورئانی ناردووە؟ لیثبت الذین آمنوا بۆی پێچەسپاویان کە دامەزراویان کە ئەوانەی کە ئیماندارن لەسەر ئیمانەکەیان. ئەو جار وەهودەن بۆ ئەوەی ببێتە ڕێگا پیشاندەریش و بوشڕا و موژدە و مایەی دڵخۆشیش للمسلمین بۆ ئەو کەسانەی کە خۆیان تەسلیم بە فەرمانی خوای پەروەردیگار دەکەن. صلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.